پارتی کۆمونیستی چین و حکوومەتی چین کۆبوونەوەی کە ئامادە دەکە ساڵانە بە تایبەتی لەگەڵ هێزەکانی سیاسی لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا لەگەڵ شیمالی ئەفریقیا بە خصوصن مجموعی دووەلی عەرەبی بەو گفتوگۆکردن لەسەر ئەم ساڵ بە تایبەتی عنوانی کۆبوونەوەکە پێکەوە ژیانە تەعایش و یەکانگیری بەرژەوەندیەکان تەلاقی ئەلمەساڵح بۆ ئەمە بەستا هەندێک لایەنی کوردستانیش پێمە داوت کراوە یەک لەو لایەنانە یەکێتی نیشتیمانی کوردستانە 21 مانگ دەست پێ دەکەم ماوەی 5 ڕۆژ دەخایەنی ئەو کۆبوونەوانە باسی بارودۆخی اقتصادی بارودۆخی کۆمەڵایەتی و لە هەمان کاتیشدا ڕیشەی ئەم ئابووری و ئەو ئەزمە ئابوووریەکانی کە دێ لەسەر مەسلەی تند و تیژی و بە هەڕەشەکردن لە ئینسان لە جێگای جیاجیا و بە تایبەتی بۆ ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زۆر لە مێژنیە لە شەڕی دەستەویەخە لەگەڵ داعش کۆتاییمان پێهێناوە و ئەو بابەتانن کە لەوێ باسەکرێن و بۆ ئێمە خەڵکی کوردستانیش گرنگە چ لەسەر ئاستی عێراق و چ لەسەر ئاستی کوردستان ڕێی خۆمان بەیان بکەین لەوێ مەجال دەدرێ مەجال هەیە کە قسەی تێدا بکەین و وتارێکمان دەبێ